بە هیوای کاتەچی بەسوود لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی گەشتمە لاپەڕە 79 ئەگەر کاتیش هەبوو لاپەڕە 8. لاپەڕە 79 باسی بابەتە چینوێ لیستێکی ڕێک پێک بهێنە. لیستێکی ڕێک پێک بهێنە پاشان باسی بایسکلە کۆنەکان لەسەر دوو چەرخەی جیاواز لە پێوانە دەڕۆیشتن. وا دانەیە کە چێوەی یەکێک لە چەرخەکان 2 مەترە، چێوەی چەرخەکەی دیکە 5 مەترە. چەند خولانەوەی تەواو پێویستە بۆ هەر یەکە لە چەرخەکان کە بخولێنەوە هەتا نیشانە دیارکراوەکە لەسەر چێوەی هەر چەرخەیان هەر یەکەیان دەگەڕێتەوە شوێنی جارانی خۆی. لێرە ئەوە دوو چەرخەیە، یەکەچیان گچکەترە 2 مەترە چێوەکەی، ئەوی دیکە گەورەترە چێوەکەی 5 مەترە. دوو نیشانەش دانرایە لەسەر چەرخەکان، ئەو نیشانەیە نیشانە ڕەشەکە، لێرەش ئەو نیشانە ڕەشە. ئەوجا ئێستا چەرخەکان دەسوڕێنەوە یان دەخولێنەوە، واتە لە کاتی خولانەوە ئەو خاڵە دەگەڕێتەوە جێی جارانی، ئەوە دەکا یەک خول، یەک جار سوڕانەوە. هەروها لێرەش کە ئەگەر سوڕانەوە کە ئەو هابوو کە گەیشتەوە جێی خۆی دەکا یەک خولیان ئەوها بسوڕێتەوە، کێشە نیە، هەروەکو یەکە دەکاتە یەک جار سوڕانەوە. ئایا چەرخە گچکەکە دەبی چەند جار بسوڕێتەوە و چەرخە گەورەکەش چەند جار بسوڕێتەوە هەتا هەردووچیان بە یەکەوە ئەو خاڵە و ئەو خاڵە بگەڕێنەوە جێی جارانی خۆیان، نەک هەر یەکە بەتەنیا بەڵکو لە هەمان کات بگەڕێنەوە جێی جارانی خۆیان. ئەو جۆرە پرسیارانە پێویستە بیرکەینەوە، پێویستە هەمیشە بیرکەینەوە لە بچووکترین چەند جارەی هاوبەش لە مابەینی ئەو دوو ژمارەی کە هەیتمان ژمارە 2 و ژمارە 5. بچووکترین چەند جارەی هاوبەش. لێرە نووسرایە لیستێکی ڕێک پێک بهێنە. مەبەستی لە لیستەکە چییە؟ واتە هەتا بچووکترین چەند جارەی هاوبەش ببینینەوە پێویستمانە، ئەگەر نەزانین بچووکترین چەند جارەی هاوبەش پێویستمانە بزانین چەند جارەکانی ژمارە 2 چەندە. لە خشتەی لێکدان دەتوانین ئەو چەند جارانە بینین. چەند جارە چیەواتە 2 جاران 1 دەکاتە چەند، 2 جاران 2 دەکاتە چەند، 2 جاران 3 هەمووی هەیە، 2 جاران 1 2، 2 جاران 2 4، 2 جاران 3 6، 2 جاران 4 8، 2 جاران 5 10، 2 جاران 6 12، 2 جاران 7 14، 2 جاران 8 16 بێگومان هەتا هەرچەند بمانەوێت دەتوانین ژمارەی بنووسین 18 و 20 و بەکەیف خۆمان هەتا دوای هیچ کۆتایی نایە هیچ. پاشان چەند جارە چی دەنووسین و ڕادەوەستین بزانین ئایا پێویستمانە زیاتر بنووسین یان نا. پاشان دەچینە لای ژمارە 5، چەند جارەکانی 5ش دەنووسم، ئەگەر نەمزانی تەماشای خشتەی لێکدان دەکەم، بەڵام 5 ئاسانە، 5 10 15 20 25 30 چەند جارەکانی 5 کە ئەوانەم هەمووی نووسی ئەو جاچ دەکەم، ئەو جا تەماشای ئەو ژمارەی دەکەم کە لەو لیستەی هەیە و لەو لیستەش هەیە. چ ژمارەکەیە؟ ژمارە 10. ژمارە 10 بچووکترین چەند جارەی هاوبەشە لە مابەینی ژمارە 2 و ژمارە 5.
بێگومان بە ملیۆنان چەند جارەی هاوبەشیش هەیە، بەڵام ژمارە 10 بچووکترینیانە. ژمارە 20ش هەیە کە لێرە هەیە و لێرە هەیە، بەڵام بچووکتر نییە. ژمارە 30ش هەر چەند جارەیە، 40ش هەر چەند جارەیە، بەڵام بچووکترینیان نییە. کەواتە ژمارە 10 بچووکترینیانە. کەواتە وەڵامی ئەو پرسیارەی چ بوو؟ وەڵامی ئەو پرسیارەی ئەوەیە کە دا بریتیە لە چەند جارەی ژمارە 2، کەواتە چەرخە دەبی چەند پرسیارەکە چ بوو با دیسان تەماشاکەین. ئایا پێویستە هەر یەکە لە چەرخەکان چەند جار بخولێتەوە؟ هەردوو چەرخەکان پێویستە 10 مەتر بڕۆن، ئەو جا نیشانەکە دەگاتەوە جێی جارانی. هەتا چەرخی یەکەم گچکەکە 10 مەتر بڕوە، پێویستە چەند جار بخولێتەوە؟ 10 بەش 2 پێویستە 5 جار بخولێتەوە. هەتا چەرخی دووەم کە گەورەترە 10 مەتر بڕوە، پێویستە چەند جار بخولێتەوە؟ 10 بەش 5 دەکات 2 جار بخولێتەوە. کەواتە خولانەوەکانیان چەرخ هەتا گەورەتر بی پێویستی بە خولانەوەی کەمترە بۆ ئەوەی هەمان ماوە بڕوە. ئێستا لێرە نووسرایە چەرخە بچووکەکە 5 خولی تەواو دەخولێتەوە و چەرخە گەورەکەش 2 خولی تەواو دەخولێتەوە. نووسرایە خولانەوەی تەواو دەسوڕێتەوە، سوڕانەوەش هەر تەواوە، خولانەوە یان سوڕانەوە. کەواتە زۆر لێرە سوودم وەرگرت لە چ؟ لە بچووکترین چەند جارەی هاوبەش بۆ ئەوەی بزانم کە دوو چەرخەکە دەبی چەند جار بخولێنەوە هەتا ئەو خاڵەی کە دەستنیشان کرایە لەسەر چەرخەکان بگەڕێتەوە هەمان شوێنی خۆی. واتە هەردوو چەرخەکە دەبی 10 مەتر بڕۆن، ئەو جا خاڵەکان دەگەڕێنەوە جێی جارانی خۆیان لە هەمان کات. ئەو پرسیارە بوو. لێرەش تۆزەک ئەمن زیاتر ڕوونم کردیتەوە، واتە ئەگەر چەرخە گچکەکەی وەرگرم کە 2 مەترە، خاڵەکە ئەوە 1 جار خولانەوە دەگەڕێتەوە جێی خۆی. لێرە لە چەرخە گەورەکەی ئەو خاڵە هەتا دەگەڕێتەوە جێی خۆی کاتەکی زۆرتری پێدەوێت، چونکە ماوەکە 5 مەترە. کەواتە ئەو خاڵە زووتر دەڕوە، چەرخەکە زووتر دەخولێتەوە، بەڵام لێرە لەسەرە خۆ، زیاتر لەسەرە خۆ، بە هەمان خێرایی ناڕوە. هەتا ئەو خاڵە بگەڕێتەوە جێی خۆی 1 جار 5 مەتری پێویستە. هەتا ئەو خاڵە بگەڕێتەوە جێی خۆی تەنیا 2 مەتری پێویستە. هەتا هەردووچیان لە هەمان کات بگەڕێنەوە جێی خۆیان 10 مەتریان پێویستە. 10 مەتر واتە ئەو چەرخە گچکە 5 جار دەخولێتەوە، ئەو چەرخە گەورەش 2 جار دەخولێتەوە. وابزانم ئێستا تەواو بووم لەو یان نا. چی دەبێت با ئێرەش تەمەشاکەم، چی دەبێ ئەگەر چێوەی چەرخە بچووکەکە 3 مەتر بی؟ ئایا چەند خولانەوەی تەواو هەر یەکە لە چەرخەکان دەخولێنەوە پێش ئەوەی نیشانە هەبووەکەی سەر هەر یەکەیان بگەڕێتەوە شوێنی خۆی سەر لە نوێ، نەک پێش ئەوەی، هەتا بۆ ئەوەی
نیشانەکە بگەڕێتەوە شوێنی خۆی. ئەگەر چەرخە گچکەکە 3 مەتر بوو، چەرخە گەورەکەش هەروەکو خۆی بوو، چ دەکەین؟ چەند جارەکانی 3 دەنووسم لێرە، واتە دەنووسم 3 2 جاران 3 6 3 جاران 3 9 4 جاران 3 12 5 جاران 3 15 و 6 جاران 3 18 7 جاران 3 21. چەند جارەکانی 5یش هەروەکو خۆیتی چونکە چەرخە گەورەکە نەگۆڕایە، هەر 5 مەترە. ئێستا تەمەشا دەکەم بزانم چ ژمارەك هاو بەشە لێرە لەو لیستەی و لەو لیستەی. دەبینم ژمارە 15 هاو بەشە لێرە هەیە، لێرەشەیە بچووکترینیان بێگومان، بچووکترینیان 15ەیە، کەواتە 15 مەتر دەبی بڕۆن، هەر چەرخەی 15 مەتر بڕوە. چەرخی یەکەم کە چێوەکەی 3 مەترە هەتا 15 مەتر بڕوە، 15ی دابەشی 3 دەکەم، دەبی 5 جار 15 دابەش 3 دەبی 5 جار بخولێتەوە. چەرخی دیسان دەبی 5 جار بخولێتەوە. چەرخی یەکەمیش چەرخی ڕاستە، چەرخی یەکەم دەبی 5 جار بخولێتەوە و چەرخە گەورەکەش دەبی 3 جار بخولێتەوە، چونکە ژمارەکە گۆڕدرا. چەرخە گەورەکە کە 15 دابەشی 5 دەکەم، دەکا 3 جار بخولێتەوە و چەرخە گچکەکەش 5 جار بخولێتەوە، کاتە وەڵامەکە 5 جار و 3 جار. ئێستا هاتمە کۆتایی ئەو لاپەڕەیە، تۆزە چیش باسی لاپەڕە ژمارە 8 دەکەم. ڕاهێنان و شیکاری پرسیارەکان. پرسیاری ژمارە 1 ببورن. پرسیاری ژمارە 1 ئەحمەد و زەینەب یارمەتی خێزانەکانیان دەدەن لە کڕینی کەلوپەل لە بازاڕ. زەینەب چ دەکا؟ هەر 3 ڕۆژ جارێک دەچیتە فرۆشگا. ئەحمەد هەر 5 ڕۆژ جارێک دەچیتە فرۆشگا، واتە زەینەب زووتر دەچی، ئەحمەد 5 ڕۆژ جارێک دەچی. ئەحمەد و زەینەب بەیەکەوە لە 30 مانگی ئەیلول لە فرۆشگا بەیەکەوە شتیان کڕی. لە کام بەروار جارێکی دیکە سەر لە نوێ بەیەکەوە شت دەکڕن، واتە 30 مانگ بەیەکەوە شتیان کڕی، ئەو جارەی کەنجی جارێکی دیکە بەیەکەوە. هەمیشە ئەو جۆرە پرسیارانە خولانەوە لە هەمان شوێن کڕین بەیەکەوە، ئەوانە هەموویان واتە دەبی سوود وەربگرم لە بچووکترین چەند جارەی هاو بەش. واتە ئەم دەبی لێرە بچم تەمەشای ڕۆژ ژمێرە چی بکەم، بزانم 30 مانگی ئەیلول کامەیە و کەی جارێکی دیکە ئەحمەد و زەینەب بەیەکەوە شت دەکڕن. لێرە ئەمن ئەو ڕۆژژمێرەم دروست کردیە، ئیمانجی ئۆکتۆبەرە، مانجی دا، چونکە مانجی ئەیلول 30 مانجێ، واتە مانگەکە تەواو بوو، ڕۆژی شەممە. ئەو وابزانم ئی ساڵی 2018ە، چونکە 2019 هێشتان مانجی نۆ نەهاتیە، کاتە ئەو ڕۆژژمێرە ساڵی 2018. ئێستا تەمەشاکەین زەینەب هەر 3 ڕۆژ جارێک، زەینەب 30 مانجێ چوو بۆ فرۆشگا، ئەو جارەی 1 2 3 واتە 3 مانجی ئۆکتۆبەر دیسان دەچیتە فرۆشگا، ئەو جارەش 1 2 3 6 مانجیش دەچی، دیسان 1 2 3 9 مانگ دەچی، ئەو جارە 1 2 3 12 مانگ دەچی، 1 2 3 15 واتە چەند جارەکانی 3
3 6 9 12 15 18 ئەوانە هەموو چەند جارەکانی سێن. ئەوە زەینەب. ئەحمەد دیسان سی مانگ چوو وەکو زەینەب، سی مانگ ئەویش لەوێ بوو، هەردووچیان سی مانگ لەوێ بوون، کەواتە لێرە هەردووچیان شتیان دەکڕی سی مانگ. ئەو جارەی ئەحمەد 5 ڕۆژ جارەکواتە 1 2 3 4 5 واتە چەند جارەکانی 5 مانگ دەچی 10 مانگ دەچی 15 مانجیش دەچی، کەواتە 15 مانجێ زەینەب و ئەحمەد دیسان دەچنە فرۆشگا لە هەمان ڕۆژ. کەواتە هەمیشە دەتوانی ڕۆژمێرەی ئەوها دروستکەی. ئەگەر ئەوهاش بە پێی ناوێ هەموو ڕۆژەکان دروستکەین، تەنیا بنووسە 1 2 3 4 و پێی ناوێ بزانین چ ڕۆژە، تەنیا کام بەروار نەک کام ڕۆژ. کام بەروار واتە 15 مانگ هەردووچیان دیسان دەچنە فرۆشگا. ئێستا تەواو بووم لەو پرسیارەی. ئەو پێدراوانەی خوارەوە بەکاربینە بۆ شیکاری پرسیاری 2 و 3. سۆزان 2 تورەگا مێوەی کڕی، یەکەمیان 33 و لە دووەمیان 32 پرتەقاڵ هەبوو. سۆزان هەموو سێوەکانی بەکارهێنا و لە دەفرەکان داینا، واتە سێوەکانی هینا و بێگومان پرتەقاڵەکانیشی هینا دابەشی کرد بەسەر دەفر، کردیە چەند بەشەک. لە هەر یەکە لە دەفرەکان هەمان ژمارەی سێ و هەمان ژمارەی پرتەقاڵی داناواتە ئەگەر لە یەک دەفر 4 سێو هەبوو، لە دەفرەکان هەمووی دەبی 4 سێو هەبی. ئەگەر 6 پرتەقاڵ هەبوو دەبی 6 پرتەقاڵ هەبی، نابی لە یەکە 6 پرتەقاڵ بیان لە یەکەکیش سێبی. ئەوەیە مانای هەمان ژمارە، بەڵام مەرج نییە هەمان ژمارەی سێ و پرتەقاڵ وەکو یەک بی، چونکە وەکو یەک نییە. لێرە سێوەکان زۆرترن لە پرتەقاڵەکان. لە دەفرەکانیش پێویستە ناچارین سێوەکان دیسان زۆرتر بن لە پرتەقاڵەکان. ئێستا پرسیارەکە چییە؟ پرسیارەکە ئەوەیە، پرسیاری 2. ئەگەر لیستێکت پێکهێنا بۆ ئەوەی گەورەترین، لێرە زۆر گرنگە ئەو وشەیە، گەورەترین ژمارەی دەفرەکانی مێوە ببینیەوە کە پێویستە لە لیستەکەت کامیان دابنێی. واتە بۆ دیتنەوەی گەورەترین ژمارەی دەفر، واتە گەورەترین، واتە دابەشکردن بەسەر زۆرترین دەفر، ئەو مانای هەیە. ئایا چمان پێویستە؟ کۆڵکەکانی کۆکردنەوە یان کۆڵکەکان یان چەند جارەکان یان کەرتەکان؟ بێگومان هەمیشە ئەو جۆرە پرسیارانە کە باسی کە دابەشکردنە، کە 2 شت یان 3 شتی لە تورەگەی دادەنین یان لە دەفری دادەنین یان لە ناو سندوقی دادەنین، هەمیشە پێویستمان بە کۆڵکەکانە. هەندێک جار گەورەترین کۆڵکەکان، هەندێک جار بچووکترین کۆڵکەکان. پێویستمان بە کۆڵکەکانە. پرسیاری ژمارە 3. گەورەترین ژمارە لەم دەفرانەی کە سۆزان دەتوانێت ئامادەیان بکە ئایا چەند دەفرە؟ بێگومان هەمیشە گەورەترین ژمارە واتە گەورەترین کۆڵکە لە مابەینی 40 و 32 چەندە، چونکە بچووکترین کۆڵکە 2، واتە دەتوانین لە ناو 2 دەفری دانین. لە دەفری یەکەم سێوەکان دەکەینە نیوە 23 و پرتەقاڵەکانیش دەکەینە نیوە 16 پرتەقاڵ. ئەوە زۆر ئاسانە،
بەڵام لێرە پرسیارەکە گەورەترین واتە زیاتر بدەینە زیاتر دابەشی کەین بەسەر زیاتر دەفر نەک هەردوو کەس زیاتر 4 کەس 5 کەس 6 کەس ئایا دەتوانین دابەشی زۆرترین کەس چەند کەس بکەین یان گەورەترین ژمارەی دەفر ئەمن لێرە تۆزەک ڕوون دەکەمەوە پرسیارەی ژمارە سێوەکان چل سێوە 32 پرتەقاڵیشە ئەگەر باوەڕ ناکەن بژمێرن 32 پرتەقاڵ و چل سێو ئێستا وەکو گوتم دەتوانین بە زۆر شێوە دابەشیانکەین دەتوانین دابەشیانکەین بۆ وێنە بیانکەینە 4 بەش لە هەر بەشەی 1 سێو 2 سێو 3 سێو 4 سێو 5 سێو 6 سێو 7 سێو 8 سێو هەبی چونکە 4 جاران ببورن ئەگەر بیانکەینە 4 بەش چلی دابەشی 4 بکەم دەکاتە 10 سێو دەبی هەبی ئەوە لێرە نا ئەوە ڕاسترە کردمە چەند بەش لێرە 1 بەش 2 بەش 3 بەش 4 بەش 5 بەش 6 بەش 7 بەش 8 بەش کوزانیم گەورەترین ژمارەی دەفرەکان 8 دەفرە کوزانیم بەو زۆرەی زانیم لێرە دەچم هەردوو ژمارەکان دەنووسم چل وە 32 هێڵەکی ڕاست دەچێشم دەست پێ دەکەم هەردوو ژمارەکەی دابەشی کۆڵکەچی هاوبەش دەکەم چونکە هەردوو ژمارەکە جووتە هەردووچیان دابەشی دوی دەکەم 32 دابەش 2 16 چل دابەش 2 20 هێشتا کۆڵکەی هاوبەش هەیە چونکە ئەمن گەورەترینیانم دەوێ دیسان دابەشی دوی دەکەم 16 دابەش 2 8 20 دابەش 2 10 دیسان کۆڵکەی هاوبەشەیە دیسان دابەشی دوی دەکەم ئەو جا تەواو کۆڵکەی هاوبەش نەما لە مابەینی 4 و 5 ناتوانم دابەشی هیچ کەم بێجگە لە 1 کەواتە ڕادەوەستم ئێستا ئەو ژمارانە جارانی 1 دەکەم 2 جاران 2 4 4 جاران 2 8 ئێستا زانیم گەورەترین ژمارەی دەفر 8 دەفرە یان گەورەترین ژمارەی تورەگە 8 تورەگەیە یان زۆرترین کەس بەسەر یان دابەشکەم 8 کەسە ئەو جا دەچم زوو تەمەشا دەکەم لێرە کە دەکەمە 8 دەفر لە هەر دەفرەی 4 پرتەقاڵ چونکە 32 پرتەقاڵە و 5 سێو دادەنێم 4 پرتەقاڵ و 5 سێو لە هەر دەفرەی و 8 دەفریش دروست دەکەم کەواتە وەڵامەکە چییە؟ لێرە 8 دەفر لێرەش ڕوونم کردیتەوە دیسان 4 بەخۆی دەبا بە پێچەوانە با ببورن 5 سێ و 4 پرتەقاڵ بە نەک 5 پرتەقاڵ و 4 سێو بە زۆر زۆر داوای لێبوردن دەکەم کەواتە دەبی ئەوانە پرتەقاڵەکان چونکە کەمترن لە ژمارەی سێوەکان کاتە پرتەقاڵەکان لا دەبەم لێرە ئێستا سێوەکان زیاد دەکەم سێوەکان دەبی 5 سێوبی ئەوها 5 سێو وە پرتەقاڵەکانیش 4 پرتەقاڵ لە هەر دەفرەی ئەگەر نەزانی شیکار بکەی خوێندکاری ژیر دەتوانی وێنەچی بچێشی ئەوها مەرجنیە وێنەکە زۆر بە سێوی بچی هەرچبی بازنە چیشبی لەسەری بنووسی سێو پاشان دابەشیکەی بزانی کووە ئێستا زیاتر ڕاستە 4 پرتەقاڵ و 5 سێو کەواتە کە 4 پرتەقاڵ 4 زاران 8 دەکا 32 ڕاستە
پێنج سێویش 5 جاران 8 دەکات چل ئەویش ڕاستە. دیسان لێرەش دەبا ئەمن چم کرد بە پێی ناوێ لێرە تەمەشاکەین چونکە هەڵەکەم چاکرد لێرانە. ئێستا بگەڕێمەوە لای پرسیارەکان. جێبەجێکردن لەسەر ڕێگا جیاوازەکان. لە کۆبوونەوەی ساڵانەی سەندیکای مامۆستایان 316 لە مامۆستایانی پیا و ژن بەیەک گەیشتن، واتە کۆبوونەوەیان هەبوو. ژمارەی مامۆستایانی پیا و 30 دانە زیاتر بوو لە ژمارەی مامۆستایانی ژن. ئایا ژمارەی مامۆستایانی پیاوان یان پیا و چەند بوو؟ ئەو جۆرە پرسیارانە زۆر ئاسان نینە، بەڵام ڕێیەکی ئاسان هەیە بتوانین شیکارکەین. یەکەم جار مامۆستای ژن و پیا و بەیەکەوە 316 کەسە و پیاوەکان 30 کەسیان زیاترە لە ژمارەی مامۆستایانی ژن. ئەمن لێرە چ دەکەم؟ ئەمن لێرە 316 ئاسانترین ڕێ ئەوەیە 316 بکەمە نیوە، واتە دابەشی دوی بکەم. کە 316 دابەشی دوی دەکەم دەبی تا 158. لەبەرەوەی ژمارەی پیاوان 30 کەس زیاترە، هەمیشە سیەکەی بینە خوێندکاری ژیر، ئەویش دابەشی دوی بکە. کە 30 دابەشی دوی کرد دەکا 15. ئەوجا ئەو 15 بینە کۆی بکەوە لەگەڵ نیوەی 316 کە 158 نیوەی 316 کۆی دەکەمەوە لەگەڵ 15 دەبیتە 173. ئەوە ژمارەی پیاوەکانە کە 158ش کەم 15 دەکەم ژمارەی مامۆستایانی ژن دەردەچی. ئێستا دەبی ساخکەمەوە ئایا من ڕاستم کردیان هەڵا. ئەگەر من 173 کۆ کردەوە لەگەڵ 143 دەبی بکاتە 316. 3 و 3 6 4 و 7 11 1 و 1 2 1 3. پاشان ئەگەر 173 هینا 143 لێ دەرکرد دەبی بکاتە 30. 3 لێ بڕوا 0 7 4 لێ بڕوا 3 کەواتە دەکاتە 30 کەواتە ساغم کردەوە کە ڕاستە. وەڵام چییە؟ وەڵام ژمارەی مامۆستایانی پیا و 173 کەسە. 173 مامۆستای پیا و بەشداریان کرد لە کۆبوونەوەکە، کۆبوونەوەی ساڵانەی سەندیکایی مامۆستایان. پرسیاری ژمارە 5. ماردین شریتێکی ڕازاندنەوەی 8 مەتر درێژی هەبوو. بەشە چی لێ بەکارهێنا؟ بۆ ڕازاندنەوەی 8 دیاری کە هەر یەکەیان پێویستی بە 90 سانتیمەتر لە شریتەکە هەبوو. ئایا چەند سانتیمەتر پێویستە لە لای ماردین بمینێتەوە پاش ئەوەی دوای ڕازاندنەوەی هەموو دیاریەکان؟ لێرە شتێکی زۆر گرنگکە دەبی تێبینی خۆم باوێمە سەری ئەویش لێرە 8 مەترە، لێرە 90 سانتیمەترە. کەواتە ئەمن لە کاتی شیکارکردن دەبی ئاگام لەو شتەیبی کە مەتر و سانتیمەتر ناتوانم لەگەڵ یەک کۆ بکەمەوە، دەبی هەردووچیان یەکە بن. یان مەترەکەی دەکەمە سانتیمەتر یان سانتیمەترەکەی دەکەمە مەتر، بەڵام چونکە نووسرایە چەند سانتیمەتر دەمینێتەوە کەواتە باشترە ئەمن مەترەکەی بکەمە سانتیمەتر. هەشتەکەی جارانی چەندی بکەم؟ جارانی سەدی دەکەم، 8 جاران 100 دەبیتە 800 سانتیمەتر. کەواتە دەزانم ئێستا 800 سانتیمەتر شریتی ڕازاندنەوە هەبوو لە لای
ناوی چ بوو؟ ماردین، لە لای ماردین. ئێستا 8 دیاریشی هەبوو، هەر دیاریەی پێویستی بە 90 سانتیمەتر بوو. دەکات چەند؟ هەمووی جاران دەکەم. سفرەکە وەکو خۆی دێتە خوارێ 8 جاران و 72 واتە 720 سانتیمەتری بەکارهێنا ماردین، بە خۆشی چەندی هەبوو؟ 800 هەبوو. ئێستا 800ەکەی دەینم 720 لێکەم دەکەمەوە بزانم چەند شریتی لا ماوە، دەکاتە 8 سانتیمەتر. شریتی ڕازاندنەوە ماوەتەوە، واتە بەشی دیارەیەکی تکە ناکە ئەگەر هەر دیارەی 90 سانتیمەتری پێویست بی، بەڵام دیاری هەیە ڕەنگە کەمتری پێویست بی. بەڵام پێویست ناکە وەڵامەکەی پرسیارەکە چییە ئەوەندە وەڵام دەدەینەوە، نە زیاد نەکەم. وەڵام 8 سانتیمەتر. خوێندکاری ژیر وابزانم باشترە بێمە کۆتایی ئەوانەیە ئەو پرسیارانەی ماینە لەوانەی داهاتوو شی کاریان بکەم. هەتا ئەو کات هەر خۆش بی.